بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و بەڕێزان، داواکارم لە خوای پەروەردگار کردەوەکانمان قبول بکا بە باشترین شێوە. خۆشحاڵم جارێکی تر گەڕام وەلاتان بە بابەتێکی زۆر گرنگ کە ئەویش پێویستیەکە بۆ هەر یەکێک لە ئێمە. قسەکەر و قسە بۆ کرا و پێویستە خۆمان پڕچەکی ئەم بابەتە بکەین کە خوای پەروەردگار سوبحانه وتعالى هەموو عەبدەکانی خۆی بە وەزعێکا ئەگوزەرێنێ کە ئەبێ هەموو کەسێک لەوانە سەبر و ئارامیان هەبێت. سەبر و ئارام خوای پەروەردگار سوبحانه وتعالى بە پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ: فاصبر كما صبر أولو العزم من الرسل ولا تستعجل لهم. ئەی پێغەمبەر عليه الصلاة والسلام، ئارام بگرە، هاوشێوەی پێغەمبەرانی پێش خۆت، هاوشێوەی ئیبراهیم کە کرایە منجەنیقەوە، هاوشێوەی نوح کە 950 ساڵ داوای کرد، هاوشێوەی موسای کوڕی عیمران کە بەنی ئیسرائیل چیان پێ کرد، هاوشێوەی عیسای کوڕی مەریەم. ولا تستعجل لهم، پەلەیان لێ مەکە. کەواتە پەلەکردن نیشانەی ئەوەیە کە ئینسان ئارام نەگرێت. بۆیە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە سەر چاودێری ئەم ڕێنمایە گەورانی کە خوای پەروەردگار وەکو بەندەیەکی دەسەڵچن و هەڵبژێرا و کە نەسیحەتی پێغەمبەرەکەی خۆی ئەکا عليه الصلاة والسلام، سەرمەشقی ژیانی بوو لە هەموو شتێکە. بۆیە ئارامگرتن پێوەرێکە ئینسان خۆشگوزەران بکە، پێوەرێکە ئینسان لە نەهامەتی و نەکبەتی و ناخۆشیەکانی دنیا ببێتە مامۆستا و سەرمەشقی بۆ ئەوەی شتەکان وەکو خۆی تێپەڕێنێ. هیچ شتێک لە حەجمی خۆی زیاتر گرنگی پێ نەدا. ئارامگرتنەوە لە ئینسان ئەکا کە کاتێک خوای پەروەردگار پێی ئەفەرمێ: فاصبر كما صبر أولو العزم من الرسل. تۆ ئارام بگرە هاوشێوەی ئەو پێغەمبەرانەی تر کە زۆرترین بڵاو موسیبەتیان بەسەرا هاتووە و سەیری ژیان و سیرە و بەسەرهاتیان بکە. بۆیە کاتێک سوفیانی سەوری ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ: ئارامگرتن سێ شتە. یەکەم ئەوەیە هیچ کاتێ باسی نەخۆشیەکەت نەکەی لای خەڵک. یعنی ئینسان کاتێک کە نەخۆشەکەوێت تەفاسیلی سەرەتای نەخۆشیەکە ئەگێڕێتەوە وەکو ئەوەی کە ڕۆمانێک بنووسێ. ئەی ئەجر و پاداش کووە، ئەی ئارامگرتن کووە. بۆیە ڕەنگە جەنابەت لە بەشێکی بڵی فڵانە نەخۆشیم هەیە، ئەوەم هەیە. بۆیە ئینسان کاتێک کە نەخۆشیەک و ناخۆشیەکی هەیە نابێ بچێتە تەفاسیل. کە لە دووەم خاڵێ ئەفەرمێ: قەت باسی موسیبەتی خۆت بۆ خەڵک مەکە، چکەم هەر موسیبەتێک بەسەر تو هاتێ خەڵکی ڕەنگە لە تۆ خراپتری بەسەر هاتبێ. و سێیەم شت کە ئینسان ئەبێ ئارامی لەسەر بگرێ ئەویش ئەوەیە: لا تزەکی نەفسەکە عیندە الناس. هیچ کاتێ نەفسی خۆت گەورە ڕامەگرە لای خەڵک. والله لەخوا بەزیاد بێ من وا ئەکەم و من ئەوە مهم و من ئەوە نەخێرەکەم و من ئەوە عەمرم کردو و من شەوان ئەوە نەشەو نوێژەکەم و من ماشەڵڵا ئەوە نە قورئانە خوێنم و یعنی تەسەور بکە کە ئەدەستدایە ئەم ئیشە. نیشانەی ئەوەیە کە جەنابەت سەبرت نییە لە عیبادەت. با ئەگەر تۆ حافظی قورئانیش بی، با ئەگەر تۆ ساڵی 2-3 جار عومرێش بکەیت، با ئەگەر ساڵانە 2-3 دەفتەر دۆلار بکەیتە خێر، کە باست کرد معنای وایە تۆ سەبرت نەگردووە لەسەر ئەو چاکانی کە پێویستەکە بشارێتەوە بۆ خوای پەروەردگار. کەواتە سەبرگرتن ئەوەیە کە ئینسان هەرچەندێ مەقامی نەفسیەتی بەرزە لە تەخوا و عیبادەت و خێر و چاکەکردنە، هیچ کاتێک دەرگە نەکاتەوە بۆ ئەوی خەڵکی شتەکانی بزانن. خۆشەویستان، خوای پەروەردگار ئەجر و پاداشتی خەڵکی چاکەکار ئەداتەوە بە باشترین شێوە. چۆن؟ خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ: إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المصلحين. هەر کەسێک تەقوای خوای هەبێت و ئارام بگرێت، خوای پەروەردگار سوبحانه وتعالى ئەجری چاکەکاران چێن؟ ئەجری مصلحین، ئەو کەسەی کە ئەوێ تۆوی چاکسازی لە ناو خەڵکا بڕوێنێ. یعنی خۆی چاکە، حەز ئەکا خەڵکی چاکە، خۆی ئیشی ڕێکە، حەزەکە خەڵکیش ئیشی ڕێک بێ، خۆی لەسەر ڕێگەی هیدایەتە، حەزەکە خەڵکیش هیدایەت وەرگێ. بۆیە زۆر گرنگە ئێمەی موسڵمان بەردەوام ئەوەمان لەبیر بێت کاتێک کە خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە داوای ئارامگرتنی لێمان کردووە. إنه من يتقي ويصبر. هەر کەسێ پارێزکار بێ بەرامبەر خوای پەروەردگار و ئارام بگرێ، بێگومان خوای پەروەردگار سوبحانه وتعالى ئەجر و پاداشتی خەڵکی مصلح و چاکساز هیچ کاتێ ڕزایە ناکە. ئەمە یەکێکە لەو نیعمەتانەی کە ئینسان پێویستە وابەستەی چاکەکردن بێت و لەگەڵ چاکەکردنەکە ئارامگر بێ لەگەڵی. ئەو کاتە خوای پەروەردگار ئەجر زایە ناکە. ئەگەر هات و تو چاکەت کرد و ئارامت نەکرد لەگەڵ چاکەکردنەکەیە،
ئەو کاتە ئەڕۆی ئیشەکانی خۆت بۆ خەڵک باسەکەی سەری خەڵکی ئێشێنی کاکە مزگەوتە دروست کردو خەڵکەڵی ئێبرا بۆ خۆتت کردو خۆ بۆ من نەکردو ئەمراکەی بۆ خۆت ئەیکەی خێر ئەەکەی بۆ خۆت ئەیکەی کاکە گیان تۆ بانگەوازی خەڵکەی بۆ ڕێگەی ئیسلام کاکە بۆ خۆتت کردو خۆ بۆ من نەکردو هەر ببینە جار وایە کەسێک لە بەرچاوت و هەندێ شت ئەڵێ هەل لە خۆتەوە مەقامی لات بچووکە بێتەوە بۆیە ئیاکە ئیاک کورە ئاگا لێبێ بۆ خاتر خوا شت خۆ لای خەڵک باس مەکە چکۆم خەڵکی کۆمەڵە معاناتێکی هەیە ئەوەی کە بەلای تۆ موهیمە خەڵکی هیچ کاتێک گوێی لێ نییە بۆیە خوای پەروەردگارە فەرمێ ئولائیکە یؤتونە ئەجرەهم مەڕەتەین بیما صەبەڕوا ئەو کەسانی کە ئارامەگرن دوو جار خوای گەورە پاداشتیانەداتەوە ئەوانەی کە ئەوها ئارامەگرن لە ژیانی دنیا ئارامگرتن بە ئایەت سەلمێنراوە کە هیچ کەسێ نییە ئارام بگرێ ئیلا خوای پەروەردگار چەند قات و چەند قات پاداش تێداتەوە پێت خۆشە 1000 دینار بکەیتە خێر خوا بۆت کاتە 700,000 پێت خۆشە بۆت کاتە 7 ملیۆن پێت خۆشە بۆت کاتە 7 ملیۆن پێت خۆشە بۆت کاتە 7 ملیار پێت خۆشە ئەمرێکت کردووە بە 100 ئەمرە بۆت بنووسێ پێت خۆشە ڕۆژێک ڕۆژوت کردووە بە 80 ساڵ بۆت بنووسێ پێت خۆشە چاکەیەکت کردووە خوای پەروەردگار بە ئەندازەی خەڵکی سەرزەوی خێرت بۆ بنووسێ خوای پەروەردگارە فەرمێ ئینەما یوەفە الصابرون ئەجرەهم بغەیری حیساب ئیتر عەدادی تیان نییە کەواتە خوای پەروەردگار یەکێکی خۆشویست ئارامی گرت ئەجر و پاداشتی بۆ ئەنووسێ بەبێ شومار ئیتر تۆ ڕەنگە حەسکەی 1000 دینار بکەیتە خێر و 700,000 بۆ بنووسێ کە خوای گەورە تۆی خۆشویست دڵنیا بە حیسابت لەگەڵ ناکە چکەم حیساب حاشا لە خوای پەروەردگار سوبحانەهو تەعالا کە ئەوە قەت لە مقامی ئەوانەیە حیسابات لای خەڵکی ڕەزیلە حیسابات لای خەڵکێکە کەوەها لێی کەمە بێتەوە الله سبحانه وتعالى لێی کەم نابێتەوە هەموو خەڵکی بکاتە بەهەشتەوە ئیزدیحام دروست نابێت لە بەهەشت هەموو خەڵکیش بکاتە جەهەنەمەوە ئیزدیحام دروست نابێت لە جەهەنەم کەواتە خوای پەروەردگار دەوڵەمەندە غەنیٌ عەنی العالەمین زۆر دەوڵەمەندە لەسەر خەڵکی لەسەر زەوی جن و ئینسان و جنۆکە و هەموو ئەو تەیر و تورانی دروست کردووە خوای پەروەردگار ئیذا قەضا ئەمرا فإنما يقول له كن فيكون بۆیە فەرمێ ئینا كل شيء خلقناه بقدر هەموو شتێکمان بە جوانی بەڕێک و پێکی دروست کردووە زۆر گرنگە تۆ بزانی لەگەڵ چێ معاملەکەی خێرەکە بۆ مزگەوت وەڵا بۆم بدەنە شیش مەیدەنە بلۆک بۆم بدەنە گڵۆب مەیدەنە ئەوە یان خێرەکە وەڵا من حەزەکەم بەس بیدەنە هەتیم ئەی قەیناکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەنا وەکافیل اليەتیم کەسێک کە کەفالەتی یەتیمەکە وەکو ئەو دوو پەنجە کە هیچ شتێک لە بەینیانیە لە بەهەشتا لەگە مناوە ئەی گەنجێک کە ژن ئەهێنێ و پارەی نییە ئەی خوشکێک کە شووی کردووە حەفازە و شیری بۆ مناڵەکانی نییە بۆیە تۆ لەگەڵ چێ معاملەکەی وەڵام من نایدەما کەسێک ئەگەر مەسەلەن گەنج بێ و تااقەتی هەبێ گەنج و تااقەتە بەس ئیشی نییە ئەخە خێزانی تەلاق ئەدا یاخود وەڵام من خێر ناکەمە کەسێک مەسەلەن جلی جوان لەبەرکە ئەی خۆ بەڕووتی ناگەڕێ يحسبهم الجاهل أغنياء من التعفف 100,000 هەیە کابرا چووە قاتی کردووە بە 50,000 لەبەروی خەڵک نەڵێ سوال کەرە سوال ئەکا لە ڕووی نایە بێ لە ناو مزگەوتەکە ئەگەر نا سنگی خۆی هەڵدڕێ هەموو عالم ئەزانێ ئەمە پیاوە چ وەزعێکێتی هەتا بەسەرهاتێکی خۆش ڕۆژێک کابرایە پێی وت پارەت پێویست نییە وتی مامۆستا بە پیکاب بیبە بە پیکاب من بەشە داهاتە بەرچام لە کۆتاییەتی 200,000 بە قەرز بەرێ ئەمە یعنی معاناتی کەسێکە کە لە ژیانی دنیا زۆر جار خۆی دەوڵەمەند پیشانەدا بەڵام لە ئاسڵا دەوڵەمەند نییە بڕوات بێ ئینسانی وا هەیە بە 6 مانگ عەیادەیەکی پێویستە نەڕۆیشتووە لەبەروی تەکلیف لە خەڵک نەکا خۆشە هیستەکەم تۆ کاتێک کە خێرەکەی ئینەما یوەفە الصابرون ئەجرەهم بغەیری حیساب کورە حیساب لەگەڵ خوای پەروەردگار مەکە چ شتێک دەرگەی خێر بوو دەرگەی خێر بۆ خۆت بکە إن أحسنتم أحسنتم لأنفسكم تو چاکاکەی بۆ خۆتێکی هەموو سەرەت و سامانەکە لێک شوێنێکا ببەخشی خوای پەروەردگار دەوڵەمەند نابێ بەڵام کاتێک کە تۆ خێر و سەدەقا ئەەکەیتە کە سوکارەکەی خۆت ئارامەگری لەسەر ئەوەی کە دێ داوات لێ ئەکا ئیشی موسڵمانێک ڕائەپەڕێنی بۆیە مەبەستەکە لێرە لە سەبرە ناچمە ناو تەفاسیلی ئیشەکەی ترەوە بەڵام گرنگە وەیە بزانی خوای پەروەردگار حیسابت لەگەڵ ناکە تۆش حیساب مەکە ڕاستە شتێک لە شتێتر خێرترە ڕەنگە بیرێ بکەی خێرتر بێ ڕەنگە زەوی مزگەوتێ بکڕی خێرتر بێ بەڵام ئەگەر گڵۆپێک مزگەوتێ دروستکەی گڵۆپیتیانە بێ خەڵک ئەشکەوتی بۆ چییە بۆیە حیساب لەگەڵ خوای پەروەردگار مەکە هیچ کاتی ڕەزیل مەبە ببەخشە و ئەو بەخشی نشوا لە تۆ کاکە بە ئارامگریەوە ئەبەخشی ئیتقانت هەیە لە ئیشەکەیە سەبری لەسەر ئەگری خوای پەروەردگار بۆت زۆر ئەکە
خۆشەویستان مصیبەت وا لەم ئینسان ئەکا بە مصیبەت بەرز بێتەوە. چۆن؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ إذا مات ولد العبد كاتك كسي كركي أمرت قال الله تبارك وتعالى لملائكته قبضتم ولد عبدي بملائكة كان يفرميت هو الرويشتن روحي بندكي منتان تشيشا فيقولون نعم ملائكة كان طبعا خايف الرجال زانية بلام ايوه ملائكة كان كاد الشاهد بو او كسيك بمصيبة آرام قريت أفرمي اوان شالين بالي اي خايف الرجال رويشتينو روحي مناڵەکەی جگەرگۆشەکەیمان کێشە ئەفەرمێ قەبەستم ثەمەرەتە فؤادیه ئێوە بەروبوومی دڵیتان ڕوح لێسەن کە کوڕەکەیەتی کە جگەرگۆشەکەیەتی کە مناڵێکی هەبوو کوڕ بوو تەمەنی 6 ساڵ بوو وای دانابوو لە داهاتووە ئەم کوڕە حەجی پێ ئەکا عەمرەی پێ ئەکا خێری بۆ ئەکا لە دوای خۆی ئەبێتە سەدەقەی جاری بۆی جگەرگۆشەکەیتان لێیسەنەوە چی وت ئەو عەبدە چی کرد ملائكة كانش ألين فيقولون نعم فيقول ماذا قال عبدي عبدكم تشيود فيقولون حميدك واسترجعك أو حمدك واسترجعك حمد سباس استعيشي تويكر واسترجعك وتي إنا لله وإنا إليه راجعون أفرمي فيقول خواهي فرقار فرمي ابنوا لعبدي بيتا في الجنة مالك بو بندكم دروز بكن لبهشتا وسموه بيت الحمد بيكنا مالي سپاس گزاري سيكا اي او كسي جرق دوستاو آرامت قردوه ايشاكت بهدر نروي وها لو اقاد ليبي كاتي كجگرگو شكت امريو بياني چوه بو ايشو ايواره اقريتو سياري ليداوه ياخد بكاري سيك هر كاري سيك جرقت ستاوه مالت رخاوه كوتوي لإيش يكا كبوت هەڵ ناسێتەوە دڵنیا بە ڕەحمەت و بەزەیی خوای پەروەردگار خانوویەکرد لە بەهەشت بۆ دروستەکان لەسەر ئەو جەرگستان و ئارامگرتنە ناوی ئەنا ماڵی سوپاسگوزاری عەبدەکەم کە ناوی فڵانی کوڕی فڵانە ئەوە بەوە ئینسان بەرزە بێتەوە جاری وا هەیە بە نمونە من پێت ئەڵێم ئارامگرتن سوودەکەی ئەوەیە جاری وا هەیە جەنابت کابرایەک پێت ئەڵێ من خانوویەکت ئەدەمێ بای 200,000 دۆلارە تۆش ئەڵێ کاکە من لە 20,000 دۆلار زیاترم نی ئەڵێ وەڵڵاهی لە 2025 ئەتخەمە ناو ئەو خانووە ئەبێ 200,000 دۆلاریشم بدەیتێ تۆ بە هەر پێوەرێک سەیرەکەی ئەگەر ڕۆژانەش ڕبحێکی زۆرتە بێ ناگاتە نیوەی ئەو پارێش بەڵام وەلیللاهی المەثەل الأعلا چوونی تۆ بۆ بەهەشت ئابەم شێوازە ئەڕۆ تۆ ڕەنگە بە نوێژ و شەو نوێژ و دەعوە و پارەی زۆر و سەدەقە و چاکە و دروستکردنی مزگەوت بەرز نەبیتەوە بە مردنی مناڵەکەت بە وەرگەڕانی سەیارەکەت بە نەخۆشی و ناخۆشیە کە دێتە ڕێت خوای پەروەردگار ئەو ماڵت بۆ دەستەبەر ئەکا و فراهمي أكال بهشتا خواي جورا بنصيبي هم لا يكماني بك خواي فرقال لشأن بني إسرائيل أفرمي وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا إيه ما أوان ما نكرد السر لكاتيك آرام يعني قلت بو هدايتك إما بو ما ناردن آرام قلتن لسر هدايات زور مهمة كاتيك تو خواي فرقال هدايات داوي نويجك روجو أقري شاكا أكي خير أكي صدقاء أكي آرام بقري لسري شكم تو لسر خيري تزكي نفسي خوت مكة إيشا كانت بو خلق إعلان مكة بويا شيخ الإسلام رحمتي خواهي بأفرمية فالصبر واليقين بهما تنال الإمامة في الدين بس بآرام قريو بيقيني كيبتو بخواهي بروردقار إنسان أقاتا شلابوبي سرداري لدين وإيمان وعقيبتي خويا كوتاشتم بو كوتاي في إينم سلمة دايكي إيمان داران رضاي خواهي لبي سلمة كاتي أبو سلمة وفاتي كرد أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم هاد بولامو بيمي ود شكر سباس وستايشي خواه بك إن شاء الله خواه يقورا باشترد بو تعويز أكاتو سلمة عليه وتم قريت شي كسيك هبي لأبو سلمة بو من باشتر لدواي أوي كأبو سلمة وفاتي كرت عليه تعجبم أهات لوي كخواه يقورا باشترم بنصيب أكا روج روي وروج هات پیغمبر صلى الله عليه وسلم هات داوامو بو مخيزاني پیغمبر خوا عليه الصلاة والسلام انجا زانيم لباشتريني باشترين كان لأبو سلمة بوم باشتر پیغمبر خوا بو صلى الله عليه وسلم بويا هيچ كاتيك او آرام قرتني كدس داوا بي كول مدى بو چرك ساتيكيش خواي پروردگار باشتريني باشترين كاني بو داناوا اگر اهلي آرام قرتن بين تا حلقيكي تري آرام قرتن كأبيت كوتاي أما أستودع الله دينكم وأماناتكم وخواتم أعمالكم
والسلام عليكم ورحمة الله وبركاته.